هێزی دروستەکات خۆشی دروستەکات ئاسودەیی دروستەکات ئێوە زانن ئێستا ئێمە یەکێک لەوانە کە لێتەسی کار وسە بە مرۆڤ دەبەخشێت پاوەر بە مرۆڤ بەبەخشێت کچە جوانەکانم بۆ ئێوە ئەزانن بوونی کار بۆ جەنابەت پاوەرە بەرامبەر بە مێرد کوڕەکان ئەزانی کاری تۆ پاوەرە بەرامبەر بە ژنەکەت ئەزانی وزن تێ دەبەخشێ بەرامبەر بە خەس و غەزورت پۆز لێدا و سەفقەکە لەگەڵ بەریتانیا و لەگەڵ ئەمریکا لەگەڵ دانیشێت قەتەریش بەقەت دەشتی وڵاتەکەی خۆشمان زۆر گرنگ و بوویمە کاتێک دەبیستێتەوە تۆ 30 میلیارد خەرزاریاوە تەعامل لەگەڵ ئەوەی بەلامانەوە گرنگ بووە لەو سات و وەختەدا کە بەڕاستی خەڵک هەم بووچە تاخیر بەوە خەڵک هەم دەتوانم بڵێم قەیرانێکی دارایی لە ئارادایە خەڵکەکە زۆر بێکارە بە دوای کاردا دەگەڕێ یان دەستی ناکەوی یاخود لە ناو کارەکەدا چۆن بڵێ ئارام نییە لە کارەکەی خۆیدا مرتاح نییە لە کارەکەی خۆیدا ئەوەی ئێمە ئامانجەوان لێرەدا وەڵامی کۆمەڵک لەو پرسیارانە بدەینەوە کە هێشتا نەکراون یاخود بڵێن ئەو پرسیارانەی لە نێو ناخی هەر یەکێکماندا هەن و کەس نییە لێ بپرسین ئەو وەڵامانەمان بەدەستکەوێت ئەوە بۆ ئێمە بە باشمانزانی کە پانێڵی هەلیکار کە سێ بەشە بەش یەکەمیان گرنگی کار لە ژیانی مرۆڤدا بەشی دووەمیان ئەوەیە کە کار بەبێ بڕوانامە دەستکەوتنی کار بەبێ بڕوانامە بەشی سێمیان ئەوەیە چۆن چ بکەین لەو کاتێک کە چاوپێکەوتنی کار دەکەین بۆ نمونە لە شوێنێک سیڤێک هەمان تەقدیم کە کاتێک بانکمان دەکەن چ بڵێین و بۆ پێویستە چۆنی بچین و پێشوازیان لێ بکرێت ئەوجا ئەوەیە ئێمە بە گرنگمانزانی سێ ڕاهێنەرمان دەست نیشانکردن هاوکار ڕەفیق بەختیار تاڵەبانی سیروان گەردی هەر سێشیان کەسانی بەتوانان لە بوارەکە و وتەبێژی جوانن لە دەربارەی ئەو بابەتە هەستیارە کە بە ناونیشانی هەلیکار وە خۆشتان چاکەزان جاری وایە 1000 دیناری پاسەکەت پێنە بێت بۆ کۆلە عەرق شیرکەوە ڕۆژە ڕێیەک بۆ نمونە بێتاقەت و ناڕەحەت وڵات و مەملەکەتەیە 3 ساڵ 4 ساڵ بە ڕێکخراوی بەشی ئیعلام و ڕاگەاندنی شوێنێکی کردووە ئێستا لەیەکی لە تەلەڤیزیۆنە باش و چاکەکانە وەرگە 1200 دۆلار وەرگە خاڵەکان کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە کارکردنی جەنابەت دەرفەتەکانت بۆ دەکاتەوە ئێمە زۆر حاڵەتی وامانەیە کە ژنەکەی دایکی زۆری لە کەسەکان گاڵتەیان داخیات لە چەمچەماڵەوە ڕۆی دەستێمانی لە 400,000 تەسەورەکەی بێکیشکردن و بە عاقڵ و بە لێزان و بە دەستپاڵ هەری کار خیبرەت دروستەکات کار خیبرەت دروستەکات سکێڵ دروستەکات بەڵێ سکێڵ دروستەکات ڕاستیەکی حاشا هەڵنەگری هەیە کە واقعێکی تاڵ ئێمە لە شارەکەی خۆمان ناتوانین بە ئاسانی بگەین بەو کارێک کە دڵمان دایانەوێت لەوانەیە نەگەین بەو کار و ئیشەیە کە خۆمان داوای دەکەین بەڕاستی لەوانەیە کارێک بکەین کە حەز دەکەین زۆرمان لێ دەکرێت بەڕاستی ئەمەش دووبارە دەکەمەوە کە واقعێکی تاڵە بەڕاستی ئەوەش هەر دەتوانم بڵێن دووبارە واقعێکی تاڵە چونکە ئێمە لەو شارە دەژین ئێمە لە تێکەڵ خەڵچین ئێمە خەڵک دەخوێنینەوە بەڕاستی گەنجەکانمان من ڕخنەی ورخێنەرە لێ ناگرم ڕخنەی بنیانەرە لێ دەگرم کە بەڵێ بەدوای ئەو کارە نین کە خۆیان دانێت لەوانەیە لە ڕێگەی سۆشیال میدیا لە ڕێگەی هاوڕێی خۆی ڕێگەی خەڵکی حاڵی نەبوو لە گرنگی کار بە دوای کاردا نەگەڕێ لەوانەیە ئامادە بێت 4 کارژمێر بە دوای دیار سۆشیال میدیا بێ بە دیار فیلمێک بێ بە دیار درامایەک بێ ئامادە نییە 2 کارژمێر دووسێ لە کۆمەڵی شوێن بگەڕێ بڵێ من فێری ئەم زمانم بڵێ من لە فلان زمان شارەزاییم هەیە بڵێ لە فلان کار سکێڵم هەیە بارەم هەیە ئایا دەتوانم و بۆ ئیشکەم یان بەڕاستی ناونیشانەکەی لە کاتی خۆی ئێستاە کە کۆمەڵگەی ئێمە تێچوە بەناو سیستەمی تەکنەلۆژیا و هەموو گەنجەکانمان دەبینین ئەو هەموو کێشەی سەر هەڵدەدا لە بێکاریە لە دانیشتنی گەنجەکانمانەکە کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتی کێشەی خێزانیە تا بڵێ مەسەلەن باری لایەنی ئابووری کا کێشێکی زۆری گەورەی گەنجانە کە گەنجان لەو سەردەمەدا پشت بەخۆیان نابستن کە بڵێ من بۆ نمونە هەر چاوەڕێ ئەوەی دەکەن لە دەرگیان زۆربەیان یعنی ناچن هەلێک بخۆیان بڕەخسێن بۆ نمونە لەوانەیە کە کەمترین هەلێت هاتنی بۆ پانێڵێکی ئەوها یاخود کۆنفرانسێکی لەو شێوەیە بتوانانی کە بیرۆکەیەک وەربگری بۆ ئەوەی بیکێ سەرچای داهاتی خۆت گەنجەکانمان لە ئێستادا وەکو باسم کرد کە سەردەمی تەکنەلۆژیایە هەموویان پشت بە تەکنەلۆژیا دەستین ئەگەر من هەلێکی کارم بوێت ینی داهاتێکی خۆمم بووێ دەتوانم چاوڕە دەوروبەرم نەکەم دەتوانم بخۆم دەست پێ بکەم لە شتێکی بچووک لە پرۆژەیەکی بچووک هەتا یعنی ئەگەر بێت و بە خۆبەخشی بەشداری بکەم لەوانەیە ئەو خۆبەخشیە لە داهاتوودا هەرچی
کار بۆ من بەڕەخسێنی تنیانجی ئەوەیە کە من دەست بکەم وەکو گەنجێک بۆ نمونەوەکو من وەکو قوتابیەکی زانکۆ هەوڵ بدەم هەر لە زانکۆ بیرۆکەی ئەوم هەبێت لە پاشتەواکردنی زانکۆ چ بکەم یانیش ئەگەر بۆم بڕەخسێ هەر لەگەڵ دەوامی زانکۆ چ کارێک بکەم بۆ ئەوەی ئەگەر هەلەکەشم لۆ نەڕەخسان من تاکەک بم لەو کەسانی کە هەلی کار بخۆم بڕەخسێن مەتا ئەگەر بە بچووکترین شت بێتم. بەڵام بۆ گەنجێکی مێڵە کاکوون هەتا شەولمەکە بەدەستی خۆت نەکردی هەتا بلۆکەکان بەدەستی خۆت نەکرێ کارێکە بە ئۆنلاین کارێکە بە هاوبەشی کارێکە بە کۆبەخشی کارێکە لە شار و مەملەکەتێک کارێکە بە دانستی لە باشێکا بۆ خۆی ئەژیان دانستەوە تام وەقعاتیە پەڕێنێ تام شەڕ ئاژاوە بڕۆ وێنەکێشان بکات بڕۆ لە ڕێکدارێکا ئیشتا بڕۆ دەرزوودەوە لە بڵێرەوە دەکەین بۆ هەلیکات خۆمان لە 20 ساڵی داهاتووە چیمان لێ بەسەر دێ لە کاتێکا تەکنۆلۆژیا زۆر بە خێرایی ئێمە و دەیانجی